بەڵام زۆر گرنگە لەناو ئیسلامە چەندین شتەیە ئیسلامی تۆ بەرزتر ئەکاتەوە بەهێزترت ئەکا یەکێک لەوانە ئەوەیە کە واز لە خەڵک بێنە لەگەڵ خۆتا بژی ئای کەسی موسڵمان چەندێک زەرر داوە لە خۆت چەندێک زەربەی گەورە داوە لە خۆت کاتێ لەگەڵ خۆتا نەژیاوی و لەگەڵ گوناهی خۆتا نەژیاوی لەگەڵ گوناهی خەڵکە ژیاوی گوناهی خەڵکت بینیوە هی خۆت فەرامۆش کردووە واز بێنە لە خەڵکی ابن تەیمیە ئەفەرمێ إذا خاض العبد فيما لا يعنيه نقص من حسن إسلامه وخوا أجر كسيك شتانك بيوندي بمونية تداخلي تياكر لخصوصيتي خلقا بأندازي أو إسلامك نقص أكاد شون إيمان يزيد وينقص إسلام يزيد وينقص وخوا إسلامك نقصان به أفرميه أكثر الناس ذنوبا زۆرینەی خەڵکی لە فەرمایشتێکا پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم فەرمێ زۆرینەی خەڵکی گوناهبار کێن ئەکثەرهم کەلاما فيما لا يعنيه زۆرترینیان ئەوانن کە قسەی زۆرەکەن لە شتانێکا کە پەیوەست نییە بەوانەوە ڕەبتی بە تۆ نییە قسەی تیا مەکە